بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات شانۆیی دکتۆر لە شاری سلێمانی نمایشەکرێ. ئەم شانۆیە لەلایەن یادداش یوسفۆ ئامادەکراوە و کاری دەرهێنانی بۆ کراوە. چەندین هونەرمەندی بە ئەزمون لەم شانۆیەدا ڕۆڵەژێڕن و بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا نمایش بکرێت. از ابي شتێک یاریەک دەبینی باوکو ئەو کوڕە بدۆزینەوە کە هەر جارێ ئەو ئێوە ئیستیفزاز دەکات نەکەی بەرخۆ دەکەی جابۆ بۆ نایانی ها؟ ئەی ئافەرم وەرە باوەشم چۆ وەگەنی پیسی گەڕی تیسکرد دەخۆ دومانە بخۆش بۆ لێدەبا چیتر پێ باشە بۆ قسەکردن لەسەر ئامادەکاریەکان و پرۆڤەکردن لەم بەرهەمە نوێدا با سوپاسەوە خات و دێرین محەممەد کە وەک ئەکتەری سەرەکی بەشدارە لەم شانۆیەدا لە ستۆدیۆ لەگەڵماندایە. خات و دێرین بەخێر بێیت، سپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. منەزانم لە پرۆڤۆ تۆمان هێنا بۆ ستۆدیۆ بۆی ئەم دیدارە لەگەڵ ئەنجام بین. زۆر سپاس بۆ ئێوە بە کورسات نیوز و ئەزیەتان کێشا بۆ میوانداریە سپاسانەکەم. دێرین خەبات لەوە دەست پێ بکەین ئامادەکاریەکان چۆنە؟ ئەوە نێم بزانم نمایش نزیک بۆتەوە. بە دڵنیایەوە نمایشمان نزیک بۆتەوە هەفتەی داهاتوو ئیشەڵا بڵاویەکەینەوە کە کاتەکانمان کێ و کەی دەست پێەکەین بە ئەرس. ماوەی تقریبان 2 مانگ بۆ 2 مانگ و نیوە ئێمە لە پرۆڤین. بەڵێ خات و دێرین وەک لە پێشەچەکە باسم کرد ڕۆڵێکی سەرەکیت بەردەستە کردووە لە شانۆیەکەدا. ئەگەر پێمان بڵێیت ڕۆڵەکەی تۆ بە دیاریکراوی چی ئەگەێنێن؟ بەڵێ دەورێکی سەرەکیە دەوری ژنی ماڵەکەیە، ژنێکی بڵێن تازە پیا کەوتون و پاریان بینیوە و نازانێت چۆن بەکاری بێنێت. بەڵێ خات و دێرین ئەوەنەی من بزانم ئەم شانۆیە ژانراکەی کۆمیدیە و کۆمەڵایەتێ لە بانکادا. پرسیارەکەم ئەوەیە بە دیاریکراوی خۆت زیاتر لە چ ژانرێک بینیتەوە؟ بۆ نمونە کۆمیدی بێت، تراجیدیا بێت، یاخود هەر ژانرێکی کە بێت لە ناو شانۆیە. من وەکو هونەرمەند تقریبان هەمویانم بەرجەستە کردووە. بۆ من ئەستاییە ناتوانم بڵێم یەکێکیان بە تایبەتی تۆیە بە دیاریکراوی. وەڵی کۆمیدیەکە خۆشە، خراپ نییە کۆمیدیەکە. بەڵێ دوای ئەوەی کە نمایشتان کرد لە شاری سلێمانی بەنیازن پلانتانە هەیە بین بۆ نمونە بۆ شارەکانی تری بەرن ئەم شانۆیە؟ ئیشەڵڵا ئەومان لە بەرنامە هەیە تبزانین چۆن بۆمان ڕێیەکەوێ. بەڵێ خات و دێرین ئەوەی ئێمە بینیمان لە پێشەچەکە هەروە لە پرۆمۆکەیە لە سەرەتایە چەندین ئەکتەری ناسرا و بە ئەزمون لەم شانۆیە بەشدارن. وەک خات و دێرین وەک شانۆکارێک ئەم ئەزمونە چۆنە کە تۆ لەگەڵ چەندین ئەکتەری تری ناسرا و بەشداری لەم شانۆیە؟ وەکو ئەزمون من پێشتریش ئەزمونم هەبووە لەگەڵیانە، چکە من لە 1970 بۆ 1970 لەسەر تەختی شانۆم، یعنی ئەمە یەکەم جارم نییە. کاک زاهیر و کاکامیل هاوڕێی کۆن من و بەرکەوتەمان هەبووە. بەڵام سپاس دەکەم، مەمنون. بەڵام ئەم ئەکتەرانەی تە بڵێن تازن و دەستخۆشیان لێکەم بەڕاستی ئیشێکی زۆر جوانەکەن و زۆر سەرکەوتون. بەڵێ خات و دێرین ماوەی چەند سەقاڵی پرۆڤن؟ تقریبان 2 مانگ ئەوە بۆ 3 مانگ ئەچێ. پرۆڤەیەکی چڕ و پڕمان کردووە. لێرە زۆر سپاسی کاک هەژارەکەین، هەرچەنە زۆرمان دوی کردوین، بەس بە جدی تەمرینی باشی جەستەیی و سەوتی پێکردوین. بەڵێ خۆی ئاشکرایە دێرین خان زیاتر لە هەر کارێکی شانۆیی پرۆڤەیەکی زۆری ئەوێ، هیلاشی و ماندووبوونێکی زۆری ئەوێت. مەبەستمە بزانم ئاستەنگ و ئاڵنگاریەکان لە کاتی پرۆڤەیە لە بەردەم ئێوەیە چی بووە؟ وەڵاهی هەیە ڕۆژانە بەردەوام هەیە، چکە یاداش خۆی بەتەنیا بوو لە ئەوەڵەوانێ دەستی کرد بەم کارە. لێرەشۆ سوپاسی کورساتەکەم بە جدی کە سپۆنسەری کردین، هەنگاو بە هەنگاو لەگەڵمانە بۆ ئاگاداری ئیش و کارەکەمانە لە خزمەتتان. ئیتر لەبەرەوە زۆر هیلاک بووین تا گەشتوونەتە ئێرە، بەڕاستی هیلاکین. یاداش هەر زۆر لەگەڵمانە هیلاکە، باوەڕکە خەوی نەماوعنی شەو ڕۆژی کردو بە یەک بۆم ئیشە. بەڵێ
ئێمە شیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکتان نەخوازیین. جا من مەبەستم بوو ئەوە پرسم کە دەستگای میدیایی کورسات بەردەوام پاڵپشتی و هاوکاری کللتور و هونەر و هونەرمەندانەکات بەبێ جیاوازی لە هەموو پارچەکانی کوردستان. پرسیارەکەم ئەوەیە ئەم دڵسۆزی و پەرۆشەی دەستگای میدیایی کورسات وەکو شانۆکارێک چۆن هەڵەسەنجێنیت؟ بە دڵنیاییەوە ئەم جارەش بۆی سلماندینەوە کە کورسات ماڵی هەمومانە و بەدەم داواکاریەکەمانەوەیەت بەڕاستی یعنی هەنگاو بە هەنگاو لەگەڵمانە بوون، ئاگاداری وردەکارەکانمان بوون، زۆر ئاسانکاریان بۆ کردین، لێرۆ دەستخۆشیان لێکم زۆر سوپاسیانەکەین. بەڵێ خات و دێرین بە دیاریکراوی هەفتەی داهاتوو نمایش ئەکەن یاخود جارێ هێشتا ئامادەکاریەکان پرۆڤە هەر بەردەوامە یعنی ئێمە ئامادەین. ئێمە ئامادەین ئیشەڵڵا پشتیوان بەخوا هەفتەیە بێتوانێ ئێمە دەستەکەین بە یعنی عەرزەکەین. بەڵێ وەک خۆت وتت ئەزمونێکی زۆرت هەیە لە بواری شانۆ و لە کۆتایی هێشتاکانەوە سەرقاڵیت. بەڵێ ئەکرێ بڵێن جیاوازی ئەم دەقە لەگەڵ دەقەکانی ترچی ئەم دەقە چه تایبەتمەندیەک چ خەسڵەتێکی جیاوازی تیا لە چاو ئەو بەرهەمە شانۆیان یاخود ئەو دەقانەی تر کە هاتوۆتە بەردەمت؟ ڕازگۆیانە قسە بکەین ئێرە بڵین یاداش زۆر بە ئەکادیمیانە، زۆر بە وردی، زۆر بە شارەزایانە ئەم ئیشەی کردووە، یعنی باوەڕکە چەند ساڵێکە کە من ئیشەکەم شتی زیاتر لەمەوە فێر بووم لەم شانۆگەریەوە، وردەکاری زۆر تیا کردووە، یعنی ئیشێکی زۆر چڕ و پڕ و جوانی کردووە، بۆ هونەری کردووە نەک لە ڕووی مادیەکەوانێ. کەواتە دێنی خانەتوانین ئەم قسانەمانگەێنێتە ئەو دەرەنجامەی کە پێویستە لە ئێستاە بایەخ بە دەقە خۆماڵەکان بدرێت بۆی بتوانین لە ڕێی دەقە خۆماڵەکانەوە شوناس و کولتوری خۆمان بگەنین بەدەرەوە. ئەمە تۆ جیاوازەوەی کە بەرهەمێکی شانۆی تێ لە ناو کوردستان نمایشەکەی، بەڵام ڕەنگە لە داهاتوودا لە بۆنۆ فێستیڤالەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و دەرەوەی عێراق نمایش بکرێت. مەبەستمەوەیە تا چەند گرنگە ئێمە فۆکەسمان یاخود بایەخ بە دەقی شانۆی دەقی خۆماڵی بین. زۆر گرنگە لەبەرەوەی ئێمەش کولتوری خۆمان هەیە، ئەتوانین بیناسیێنین بە دەرەوانێ، بزات ئەم دقی ئێمە باز لەوە کاکە لەم کۆمەڵگای ئێستا بوونی هەیە، خێزانێکی وا بە پارە ئەتوانێ شت بکڕێت، خۆی تەرتیب بکات، یعنی خۆی بگونجێنێ لەگەڵ وەزعەکە، ڕێک باز لەو زڕۆفەی ئێستامانەکات. بەڵێ هەرچەنە هێشتا زووە، بەڵام ئەکرێت بزانین پلان یاخود پرۆژەی داهاتووی خات و دێرین چییە؟ یان جارێ بۆی سەرقاڵی بەم کارەوە ئەوانی تر ڕاگیراوە؟ بەجددی ئەوەنە سەرقاڵین، یعنی ئاگاداری ماڵ و مناڵیش نەماوین، ئەوەنە مەژغوڵین، ئەوەنە بەدڵ لەگەڵیاین، ئەوەنە ینی هاوکارین هەمومان. ئێمە ئەوەش نە شارمەوە مخریجێکمان هەیە زۆر جۆمان بۆ ئەگرێ، زۆر ڕەچاوی ئێمە ئەکا، بارودۆخی ئێمە ئەکا، ڕاو بۆچوونی ئێمە وەرەگرێ، ئەوەش لەو لاوە بۆستێ، بەس بەجددی هەر هەمومان مەژغوڵین بەم ئیشەوە. کەواتە بە پێی قسەکانی تۆ بێ خات و دێرین گرنگە لە کاتی پرۆڤە بێت یاخود کاتی ئامادەکاریەکان بێت کە کۆنتاکتێک یاخود پەیوەندیەکی ڕاستەخۆ لە نێوان ئەکتەر و دەرێنەرەکانە هەبێت بە بۆچووی تۆمە تا چەند گرنگە بۆ سەرخستنی ئەو کارە یاخود بۆ نمونە سەرخستنی ئەو کارکتەری کە خات و دێرین بەرجەستەیەکات، تا چەند گرنگە ئەم کۆنتاکتە بەردەوام بێت لە بینی لە نێوان دەرێنەر و ئەکتەرەکانە؟ من لە ئێستاوە کە هێشتا عرض نەکراوە بینەر نەیبینیەوە، بەس بە دڵنیایەوە پڕ بە دڵی بینەر ئەبێت، چکە ئیشێکی زۆر تایبەتمان کردووە. ئەوە هۆکارێکە بۆ ئەوەی کە ئێمە بڵین سەرکەوتنێکی باش بەدەست بێنین، ئیشێکی پوخت بکەین کە ئەوەش ئازایەتی یاداش بۆ بەجددی کە ئامادە و دەرهێنانی ئەم ئیشەیە زۆر جۆگرە بۆ ئێمە، زۆر یارمەتی دەرمانە، ڕاو بۆ چوونڵان وەرەگرێ، یعنی ئەوە نییە بڵێ کە خۆی شتێکی وت هەر ئەوەیە تەواو. ئێمە لە مەجای ئیشەکەمانە کە ئیشەکەین پێمان ئاڵێ ئەگەر تۆ بۆ حرەکەی مرتاحنی، تۆ بۆ شێوەیە مرتاحنی پێم بڵێ ئاگادارم کەرەوە بۆ چاکەم، یعنی لە هەموو ڕوویەکۆ یارمەتی دەرمانە. لێرۆ زۆر سوپاسیەکەم. ئێمە سڵاو و ڕێزمانێ بووی. خات و دێرین من هیچ پرسیارێکم نەماوە، بەڵام ئەگەر تۆ پەیامێک تەبێ یاخود وتێک تێبێت لە کۆتایی پرۆگرامەکە بە کورتی پێمان بڵێ. زۆر سوپاسیەوە ئەکەم ئەم میوانداریەتان کردین، کورسات بە تایبەتی زۆر سوپاسیەکەین کە بە هەنگاو بە هەنگاو لەگەڵمانایە و دەرگای بۆ کردوینەتەوە. لێرەشەوە ئەمەوێ سوپاسێکی کە عومەری کورتەباڵەکان بکەم، بەجددی ئەویش دەرگای بۆ خستوینەتە سەر پشت خۆی و کارمەندەکانی بەبێ مقابل هیچ شتێک، یعنی ئەو 2 مانگ و نیو بۆ 3 مانگە ئێمە لێوە پرۆڤەمان کردووە. لێرە زۆر سوپاسیانەکەم. سوپاس بۆ ئێوەی بەڕێزیش کە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمان بوون، سەرکەوتوو بن وەک هەمیشە. سوپاسدانەکەم، زۆر سوپاس، مەمنون.